بەناوی خوای گەورە و میهرەبان. کاتێکەم ئەو پرۆژەمان دەست پێ کرد ئەو تەنگژە و قەیرانانەی کەوا ئێستا ئەوڕۆ دەبینین نەبوون، بەڵام سەرباری ئەو تەنگژانە و ئەو قەیرانانە ئەمە هەر بەردەوام بووین. یەکەم تەنگژە کە ڕێ لێگرتین تەنگژەی ئابووری بوو و هەروە قەیرانی کۆرۆنا، بەڵام ئەوانە نەبوونە ڕێگر کەوا کارەکانمان ڕاوەستین. بۆیە بۆ ماوەی یەک ڕۆژش کارەکانمان ڕانەوەستاوە. هەمیشە ئەمە کارەکان لە کارەکانی خۆمان بەردەوام بووینە. لێرە باسی شتێک دەکەم کەمە چۆن پرۆژە ئیدارە دەکرێت. پرۆژەکە ئیدارە دەکرێت لە دوو لایەن ئیدارە دەکرێت، لایەنێکی مالیە، لایەنێکیش چۆن پرۆژەکە بەڕێوە دەبردرێت. لایەنە مالیەکە زۆر گرنگە، چونکە هەمیشە هەوڵماندایە بە کەمترین تێچوو باشترین کواڵیتی بکەین. ئەوە ئیشێکی زۆر زۆر گرنگە، چونکە هەموو کەسێک دەتوانێت بە پارەشی زۆر کوالیتیشی باش بکە، بەڵام گرنگ ئەوەیە ئەتوو بە پارەکی کەم بتانی کارێکی باش بکەیت. بۆیە ئەو پارێکە ئەمە بۆمان دێ لە بۆی بە هەدەر نەڕوا، پارەکەمان بەلاژ نەڕوا، هەمیشە کارمان کردووە لە بۆ ئەوەی بە پارەکی کەم بە کوالیتیشی باش بکەین. لە پاشەوەی ئەمە هەیکەلی ئەو بینایانمان تەواو کرد، شەقامەکانی دەوروبرمان تەواو کرد، دەستمان پێکرد لە ناوەوە کار بکەین. ئێستا طبعاً کارەکانی سپی لە ژۆرەوە تەواو بووە، ئێستا کاری کاشیوە لە ژوورەوە دەکەین و کاری پەنجەرە دەستمان پێکردیا وا دەکەین، ئەوە کە پێیان دەنێت کارە مەدەنیەکان. و هەروەها کاری کارەباییش، کارە کارەبایەکان کەوای ڕاکێشانە و بۆ ڕیدانانە زۆر بەمان کردیە و کێبڵترەی کە ئەمە پێی دەنێت کێبڵەکانی لەسە دەگوازرێتەوە، ئەوانەشمان هەموو کار لێ کردیە. لۆیە ئەمە لە کاری کارەبا بەردەوامین و ئیشەکەمان دەڕواتن. و هەروها دێنە سەر کارە میکانیشەکان لە کە کارێکی گرنگە و لە کۆتاییەکان دەکرێت. لە ناو نەخۆشخانە تەمەن کارێکێک کە پێی دەرێن گازە پزیشکیەکان، لە گازە پزیشکیەکان ئێمە ئێستا کار دەکەین و کارەکانمان بەردەوامە. و هەروەها لە ساردکردنەوە و گەرمکردنەوە کە کارێکی گرنگە لەو نەخۆشخانەیە، لەبەر ئەوەی ئەمە ئەوەی دامانایە سێنتراڵە، تەبریدی مەرکەزیە کە شتێکی گرنگە لە بۆ نەخۆشخانە دامانایە. لەویش دەکت زۆربەی زۆرمان کردیە و دەستمان پێکرد ئێستا بۆڕەکانی سارکردنەوە و گەرمکردنەوە دەکەین. بۆیە ئەمە لەو ئیشە بەردەوامین و ئیشەکەمان دەڕواتن. ئەوەی گرنگە تەبعاً لێروکانە کە ئەمە ئاماژەی پێ بکەین، ئەمە هەوڵ دەدەین ئەو نەخۆشخانە بە جوانترین شێوە و سەردەمیانە بیکەین. لەبەر ئەوەی دەبی بزانین ئەمە هەمیشە ئەو لایەنە لە پێشکەوتندانە، خاستن لایەنی پزیشکی نەخۆشخانەکان لە پێشکەوتندانە. ئەمەش دەبی حسابی ئەو ئیشە بکەین کەمە ئاخر نەخۆشخانەی نێ، کۆتا نەخۆشخانەی نێ بابنین کە ئێستاوە بەردەوامین. لێیە پێویستە ئەو شتانەی کەوا لە دنیا بەکاردێ لە شتی نوێ و سەردەمیانە بیهنی ناو نەخۆشخانەکەمان و هیوادارن ئینشاءالله خوای گەورە سەرکەوتومان بکاتن و ئیشەکەمان بەرەو پێشەوە بچیتن و ئیتر سوپاس.